ئیماندارانی خۆشەویست، سبەینێ یەکەم ڕۆژی ساڵی تازەی یان ساڵی نوێی کۆچیە، یعنی ساڵی نوێی ئەوەی کە بە تەقویمی ئیسلام دانراوە، ساڵی 1444 یەکەم ڕۆژێتی، یەکەم ڕۆژی مانگی محەڕەمە. مانگی محەڕەمش یەکەم مانگی کۆچیە. ئەو مانگەیەکە یان ئەو کۆچیەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تایە کۆچی کرد لە مەککەوە بۆ مەدینە و ژیانی دنیا هەر هەمووی گۆڕانەک بەسەری ئیسلام و مسلمانان، هەر هەموو ژیانی دنیا گۆڕا. بەو کۆچکردنەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زۆر شت لە ژیانە گۆڕا. ئەگەر بایەت و مسلمانان تا ئەمڕۆ وەکو زمانی پێغەمبەر صلی الله علیه و سلم التزامیان بە دینی ئیسلام و بووایە، ئێستا ژیانێکی ترمان هەبوو. بەس بەداخەوە ئێمە زۆربەمان لە زۆربەی لاوە لامان داوە لە بەرنامەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم. جا ئەم مێژووە نابێ لەبیر بکرێ. لە زمانی ئیمامی عومەرە ئەم مێژووە دیاری کرا. وتیانە ئیمامی عومەر وتیان پێویستە ئێمە مێژوویەکمان هەبێ. مەسیحیەکان مێژووی خۆیانیان هەیە وەتا ئیسە 2000 و مەسەرەن 22 یەهودی مێژووی خۆی هەیە، هەموو خەڵک مێژووی خۆی، با ئیسلامیش مێژووی هەبێ، یعنی تاریخێکی هەبێ بۆ نووسینی کتاب و ناکیتابکم و بۆ هەندێک پێویستیات. ئیتر دانیشتن ئیمامی عومەر طبعا لیژنەی شورای کۆ کردەوە، ئەو کاتە شورای ئیسلام کۆی کردنەوە پرسوڕای پێکردن چی ڕۆژێ بکەین بە ڕۆژی سەرەتای مێژووی ئیسلام. دیارە هەندێک لە ئەسحابەکان ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەریان دیاری کرد، هەندێکی تر بڕێشتی تریان دیاری کرد، لە ئەخیرا کۆمەڵێکیانیش کۆچیان دیاری کرد، یعنی کۆچکردنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە مەککە بۆ مەدینە. ئیمامی عومەر خۆی ئەمەی پێ باش بوو و لەوە دواش بوو بە ڕەئی ئیجماع تقریبا لە ناوی سەحابەکانە ئەم ڕۆژە، یعنی ڕۆژی کۆچکردنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە مەککەوە بۆ مەدینە کرا بە مێژووی سەرەتای مێژووی ئیسلام کە ئێستا یعنی سبەی باوڵێن. ئێستا ئیمڕۆ کۆتا ڕۆژی 1443 سبەی یەکەم ڕۆژی 1444. ئەم مێژووە دائیمەن لە بیری مەکەن. حیفە مسلمان پرسیاری لێ بکرێ بۆ تێ ساڵی چی کۆچیە؟ بژا وەڵی نازانم، تخوا فڵانەکە زەحمەت نەبێ با تەلەفۆنی بۆ مامۆسا فڵان بکەی بزان، بۆ هەر مامۆساکان بیزان. ئەمە هی ئێمە من لەو ڕۆژەوە خۆم ناسیوە کاتێ ئیمزاعەکەم، ئیمزای تەوقیعەکەم دائیمەن لەگەڵ تەوقیعەکانە هەر تەوقیع لەسەر هەر کتابێکەکەم کە دوای تەوقیعەکەم مێژووی ئەو هینە ئەنووسم مێژووی هیجری کۆچی بۆ نمونە 1443 ئەینووسم، ئیتر قەت لە بیرم ناچێ کە بەسرابێتە تەوقیع، چونکە تەوقیع بەردەوام تو پێویستت پێیەتی، یعنی بیبێستنە شتێک لە ژیانتانە بۆ ئەوەی قەت لە بیرتان نەچێ.